چوارەمین خولی پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبە بە هەزاران ناونیشانی کتێب ناوەندەکانی فرۆشتنی کتێب لە 20 وڵاتەوە بەشدارن لە پێشنگاکە و بۆ ماوەی 10 ڕۆژ لە سلێمانی بەردەوام دەبێت. داشکاندنەکان ڕێژەکەی جیاوازە، هەندێ دارنەشر لە سەدادەوە دەست پێەکە، هەنێکیان سەدا 20 پێشبینیمان وایە لە ڕۆژانی کۆتایی و ناوەڕاستە لە سەدا 30 و زیاتریش بەرزەبێتەوە ڕێژەی داشکاندنەکان. دەستگا بیانیەکان لە وڵاتێکی ترەوە لە ئەوروپاوە لە وڵاتێکی ئەفریقیەوە هاتووە، میسر و مەغریب و جەزائیر و لوبنان و سووریا، لە جێتەوە ئەم کتێبە پارەیەکی زۆری تیا خەرجکا بیباتەوە، لێرە بە نرخێکی هەرزانترەی فرۆشە و نایباتەوە. بە قەرەباڵغی پێشنگاکە بێت دەردەکەوێت هێشتا کتێب هەتی و نەکەوتووە، چونکە لە سەرەتای کردنەوەی پێشنگاکە قەرەباڵغیەکی زۆر دەبیندرێت و زۆربەی سەردانیکەرانیش بەدەستی پڕ دێنە دەرەوە. خوێنەرانی کتێب دەڵێن بۆ ئاشکردنەوەی کۆمەلگا بە کتێب پێویستە لە منداڵانەوە دەست پێ بکرێتەوە. بەشێک لە خوێندنەوە کللتورە، یعنی ئەبێ و دەستگایە بڵێ ئەو وڵاتە ئەو ناوچەیە بیکا بە کللتوری. ئێمە لە منداڵیەوە منداڵەکانمان فێری ئەم کللتورە ناکەین، بەڵکو یعنی تەنانەت کە لە دیاریشان بۆکرین ناچین کتێبێ بکڕین تا ئەو مناڵە فێری وردە وردە حەزی بۆ خوێندنەوە بڕە، بەڵکو لە یاریەکی مناڵانەی ترەوە دەست پێکەین. بۆیە یعنی یەکەم ڕێچکە بۆ گەڕانەوەی کللتوری خوێندنەوە لە مناڵەکانمانەوە و لە تەمەنی تا پێش زانکۆیە وا لەو منداڵە بکرێەوە لەو تەلەبەیە بکرێ بخوێنێتەوە بۆی وردە وردە و کللتورە بڕوا، چونکە ئێستا بەشێک لە گەورەکان دەڵێن وەڵای کاکە ئێمە تەمەنمان ڕۆی و تازە بەخوا فرای خوێندنەوە ناکەوین. خۆی هۆکار زۆرە، سەرەکی ترینیشان ئینتەرنێت و سۆشیال میدیا و بابەتانەیە کە خەڵک حەزی ئێستا داوەتە سەر مەسەلەی سیرکردنی ڤیدیۆ و سیرکردنی ئینتەرنێت و مۆبایلەوانە، ئەمەش تەسیرێکی زۆری کردوتە سەر خوێندنەوە بەبێ جیاوازی ینی وڵاتان هەر لە ئێمە نیە، لە هەموو دنیا ئەم شتە بیندراوە کە تەسیرێکی زۆر زۆر خراپی کردووە. هۆکاری سەرەکی نەمانی حەز بۆ خوێندنەوە شارەزایان دەیگەڕێنەوە بۆ سۆشیال میدیا و زاڵبوونی تۆڕە کۆمەڵاتیەکان بەسەر ئیرادەی تاکدا. زانیاری ئێستا زۆرترە لە جاران لە ئینتەرنێت هەبگەڕە زۆر شتە دەسەکەی، بەڵام لەبەرەوەی مێشکەکە مەشغوڵە، تووشی پەردبوونێکی زۆر بووە، سۆشیال میدیا ڕۆژی وا 2-3 ساعتی بەسەر ئاڕوا پەرتە بێ مێشک، فریایەوە ناکێت تەرکیز کاتە سەر مەوزوعە، چکە جاروان لە 1 دقەیە 15 پۆستە بینێ، هەنێکی خۆش هەنێکی ناخۆش. ئەمە یەکێکە لە هۆکارەکە. هۆکارێکی تر ئەوەیە کە بێبەها بووە تا ڕادەیەک، زانست لە وڵاتە بێبەها بووە، لەبەرەوەی خۆت زانی هەیە تەخەڕوجی کردو و ئیشی نییە فەقیرە، تەمام یا نیوەی داوامەکەی بەمانگرتن بردوتە سەر، واتە خەمخۆریکی زۆری تیانێ. بەڵام ئەگەر ئێمە چاوەڕێی حکوومەت و دەسەڵاتدارە کام بکەین، بەڕاستی لەمە خراپتریەکەن لەواچێ باشتر نەبێ. حیل ئەوەیە کە گەنجەکە خۆی هەوڵ بە بخوێنێتەوە و هەوڵ بە تەرکیز کاتە سەر خوێندنەوە، بە تایبەتی ئێستامان کتێبی زۆر باشی لێرە بۆ مناڵ، بۆ هەرزەکار، بۆ گەنج، بۆ پسپۆرە جیاوازەکان. ئەلی من دایماڵێم ئەڵم گرفتەکە تەنها لە زانینانیە، خۆجاری واش ئەگەر بڵین شەیتان زاناترین بووە لە کاتی خۆیان، بەڵام لەبەرەوەی تەکەبورێکی هەبووە انقیادی نەکردو بۆ ئەو ئەمرەخوایی کە ئەمری پێکا سوزە بڕێ بۆ ئادەم. داشکانەکان لە سەدا 30ەوە دەستی پێ کردووە کە دەوترێت تا کۆتا ڕۆژ بەشێکیان تا زیاتر لە سەدا 60 داشکان دەکەن. جێگەی باسە لە پێشنگای ساڵی ڕابردووش زۆرترین فرۆش کتێبە ئاینیەکان بوو بەراورد بە جۆرەکانی دیکە و ئەم ساڵیش ناوەندەکانی فرۆشتنی کتێبی ئاینی قەرەباڵغی زیاتری پێوە دیارە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.